خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هوێ ڕایسڵاوێکی دووبارە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی لەگدانەوەی هەواڵی ئەمڕۆمان. ڕۆژی دووشەمە 6 مانگی گەلاوێژ هەواڵی دڵتەزێنی گیانەدەستانی دوو کەسی تر لە تێکۆشەرانی ژینگە پارێز چیاکۆ یۆسفی نژاد و خەباتەمینی گەیشتە دەستمان و خەمی لە دەستچوونی حەمید مرادی وەکیلی دادگستەری چالاکی ژینگەئی و بەڕێوەبەری ئەنجومەنی شنەی نەوەژینی گەورەتر کرد. ئاپەڕێکی خۆڕۆشاو لە ژنان و پیاوانی ناڕازی دانیشتووی شاری سنە ڕۆژی یەکشەمە و دووشەمە لە کاتی ئەسپەردەکردنی پەیکەری گیانبەخت کردوواندا بەدەم سرودوتن و دروشمدانەوە نەفرەت و بێزاری خۆیان بەرامبەر بە ڕژیم دەربڕی کە بۆ سەرکوت هەمیشە خاوەنی هێزە بەڵام ئەرکی پاراستنی ژینگە دەخاتە ئەستۆی ئەو ئینسان دۆستانەیە کە تا ئێستا بەدەستی بەتاڵ و یان بە ئامراز و کەرەستەی سەرەتایی دەشنە شەڕی ڕووداوە سروشتیەکان و لەوانە ئاگرکەوتنەوەکان. بۆ هەڵسەنگاندنی لایەنە جۆراوجۆرەکانی ئەم کارەساتی ئاگرکەوتنەوەیە لە کێوی ئاویێری شاری سنە وتوێژێکی کورتمان لەگەڵ میوانی بەرنامەی لەگدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بە ڕێز ئاکۆوانەوەری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبێت کە سەرنجتان بۆ بینینی ڕادەکێشم. کاگاکۆ سڵاوت لێبێ وە زۆر سپاس کە بەشداری. سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی هەدەیت سپاس. زۆر سپاس. هاوڕێیە کۆپرسیاری یەکەمەوە یەکاوێنەوە ڤیزۆ بڵاوکراوەکان سەبارەت بە بەشداری بەرینی خەڵکی شاری سنە لە مەراسمی ئەسپەردەکردنی سێ خەباتکاری ژینگە چۆن هەڵدەسەنگێنن. بەڵێ هەروەک ئاگادارن بینەرانیشتان ئاگادارن کە ڕۆژی دوێژ لە دوای ئاگرکەوتنەوە لە کێوی ئاویێر کۆمەڵێکی زۆر لە جەماوەری خەڵکی سنەوە بەتایبەت ژینگە پارێزانی ئەو شارە ڕوو لە شاختی ئاویێر دەکەن بۆ کوژاندنەوەی ئاگرەکە و بەرگری لە تەشەنە سندنی ئاگرەکە. بەڵام بەداخەوە چەند کەسیان بریندار دەبن و سیانیشیان زۆر زۆر بەداخەوە یانیان لەدەسەدەن. هۆکاری ئاگرکەوتنەوە شتێکی سروشتیە لە هەموو شوێنێکی هۆکارگەلی جۆراوجۆری هەیە، بەڵام لە کوردستان و بەتایبەتی لە شاخەکانی زاکرۆس زیاتر لە سێ دەیە بە هەر هۆکارێک بێت دەسەڵات ڕۆیان نەبێت، نەخشی خراپکارانەی تیا هەبێت، ڕۆڵی خراپکانە تیا دەستی هەبێت یان نەبێت، ئەوەندە بۆ خەڵک ڕوونە کە کۆماری ئیسلامی هیچ پلانێکی نەک بۆ بەرگریکردن لە دووبارەبوونەوەی ئاگرکەوتنەوە لە شاخەکانی کوردستان و بەتایبەت زنجیرە چیاکانی زاکرۆس نییە، بەڵکو دوای ئاگرکەوتنەوەش هیچ ئیمکاناتێکی یانە یان نایخاتە گەڕ بۆ کوژاندنەوەی ئاگرەکان و هەموو ئەرکەکان هەروەکو خۆت باست کرد لە پێشەکی بەرنامەکەدا هەموو ئەرکەکانی دەچێتە سەر شانی خەڵکی مەدەنی و ژینگە پارێزان و ژینگە دۆستانی ناو کۆمەڵگا. هەر لە ماوەی سێدەی ڕابردووە خەڵکانێکی زۆر لە شەریف باجۆرەکان لە حەمید مرادیەکان و چیاکۆ یوسفی نژادەکان و خەبات ئەمینیەکان و زۆر لە کرماشان لە شاخەکانی کۆساڵان و شاهۆ بگرە هەتا بانە و مەریوان باقی شوێنەکانی تر لە سەقز و باقی شارەکانی تری کوردستان شاخەکان ئاگری گرتووە. ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەوەی کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی نەخشیان هیچ نەبووە، بەرگریان لەم دووبارە بوونەوە نەکردەوە، بەڵکو یارمەتی دەریش نەبوون بۆ کوژاندنەوەکەی، هەر بۆیە تەلەفاتی ئاوای گیانیش ڕوەدا. هۆکاری ئاگەر کوژێنەوەکە وەکو کە باسیەکەن ئەوەیە کە یەکەم هەر بۆ نمونە دوایە ماجرایە کە لە ئاویە ڕوویدا بەداخەوە و سیادی زەنگیانیان لەدەستا لەبانە بە هۆکاری مانۆڕی نظامی شاخی دووزی ناگری گرت. شوێنەکانی تر لە سەقز لە باقی شارەکانی تر کامانە نەخشی کۆماری ئیسلامی تیای بەرجەستەیە ڕوونە، ئەمە حەشاڵ نەگرە. ئەوەی کە خەڵکی سنە لە مەراسمی ئەسپەردەکردنی ئەم سێ عەزیزەدا بەردەوام دوو پاتیانە کردەوە، وێڕای هاوخەمی لەگەڵ بنەماڵەکانیان شعار و دروشمی دژی دەسەڵات بوو. بۆ بۆ نە لەبەرەوەی تەنیا پێیان وابێ کۆماری ئیسلامی هۆکارە و بە عەمد ئەم ئاگرەی لە ئاویێر بەرداوە، بەڵکو لە بێکەفایەتی و دەسەڵاتەیە لە بێکەفایەتی و دەسەڵاتەیە لە ئەگەری ڕووداوە سروشتیەکان بۆ چ دەبێت تەنیا ئەرکی پاراستنی ئەم ژینگەیە لەسەر شانی کۆمەڵگای مەدەنی بێ، لەسەر شانی ژینگە پارێزەکان بێ. ئەخر ڕێکخراوەکانی ژینگە پارێز خۆ بۆ ئەوە دروست نەبوون کە بەس بچن ئاگەر کوژێننەوە،
کاری ئەمان کارێکی نهادهای مەدەنی کاری متاڵەبەگەری و دادخوازیە لە دەسەڵات کاری ئاموزش و ڕاهێنان و بارهێنانی کۆمەلگای خۆیانە ئەو بەشەی کە تایە هەڵسۆڕانەکەن بۆ بردەسەرەوەی کەلتوری ژینگە کاری ئاموزش و مەترسیەکانی لە ناوچوونی ژینگە بە خەڵک بڵێن سازانی ئیمکاناتە بۆ پێکهێنانی کەلاسای ئاموزشی بۆ مناڵانی ئەو کۆمەلگایە نە ئەوەی کە خۆیان بچن لە لقوپۆی دارەکانی ئەو شوێنانەی کەماون لێ بکەنەوە و بەوە بەربنە گیان ئاگەر کوژانەوە بۆ ئەمە خەڵکی تووڕە کردووە مەراسمەکانی ئەسپەردەکردنی ئەم سێ ئازیزە هەر لە کاک حەمیدی مرادی و تا کاکە چیاکۆی ئازیز و کاک خەباتی ئەمینی بووەتە مەیانی ناڕەزایەتی دروشم ئەڵێن دژ بەدەسەڵات ناڕازین لەو سیستمە لە ناکارەمایی و بێکەفایەتی ئەو سیستمە بۆیە کە بەشێک لە هۆکاری گیان لە دەزانی ئەو سێ ئازیزە ئەگێڕنەوە بۆ ئیتفاقن بۆ خودی لەم ناو بەناوەشە پارێزگای سنا دەزانێت کە خەڵک تووڕێن خەڵک ناڕازین دوو ڕۆژ عەزای عمومی ڕادەگەیەنێت ئەخی دوو ڕۆژەکان عەزای عمومی ڕادەگەیەنن تاکەی لاوانی ئەم جوغرافیایە ئەم کوردستانە ببنە قوربانی بێکەفایەتی وقی جگە لەوەی کە هیچ ئیمکاناتێکی مادی و اقتصادی و بێکاری و فەحشا و تەواوی ئامانە دیاردەگەلێکن کە لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەو کۆمەلگایە پەریسەندووە دەبێت ببنە قوربانی بێئیمکاناتی و بێکەفایەتی و بێدەربەستی دەسەڵاتدارێک کە جگە لە مانەوە لە دەسەڵاتی خۆی نگیان و ژیان و گوزەرانی ئەو خەڵکە و تەنانەت ژینگەکانی ژینگە وڵاتەشی بۆ گرنگ نییە ئەمە تەنیا تایبەت بە کوردستان نییە بەڵام لە کوردستان ڕێکخراوەی مەدەنیەکان قەوین متشەکلن سەریع یەکەگرن سەریع کەونەکار و بە بانگەوازێک مان دەگرن دەچن چیا دەکوژێنەوە هەڵوێستەگرن یارمەتی مادی و مرۆیی کۆکەنەوە بۆ یەکە لە کوردستان دەنگی ئەم احترازە بە چاو باقی ناوچەکانی تر بەرینترە ئەگینا هەر هەمان بێکەفایەتی و هەمان کەمتەرخەمی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بۆ باقی بەشەکانی ئێرانیش بەردەوامە بەڵام لە کوردستان ئەو تایبەتمەندیەیە کە خەڵک وەدەنگ دێن خەڵک مەراسمی ئەسپەردەکردنی ئەو سێ ڕۆڵەیان کردووە بە مەراسمی ناڕەزایەتی دژ بە دەسەڵات چونکە پێیان وایە هۆکاری بێکەفایەتی و کاربەدەستانی کۆماری ئیسلامیە بووەتە هۆکاری هەم ئاگرکەوتنەوە لە ئاویەر هەم سووتانی دارستان و ئەو بوونەوەرانەی کە لەوێ دەژین هەم گیان لە دەزانی ئەو ژینگە پارێزان زۆر سپاس کاکا کۆ لەناو قسەکانتانە ئاماژەتان بە ڕاگەیاندنی دوو ڕۆژ ماتەمەنی گشتی کرد بەڕێوەرانی حکوومەتی لە کاتی ڕوودانی لەم شێوەیە بێدەنگ یان بە شێوەی ڕیاکارانە ڕووداوەکە ئەگوازنەوە ڕاگەیاندنی دوو ڕۆژ ماتەمەنی گشتی لەلایەن ئەستانداری کوردستان کە هەوڵە دادخەمی قوڵی خەڵک بگۆڕێ بۆ ماتەم و فشار لەسەر خۆیان کەم کاتەوە لە درێژەی ئەم ڕێکارانەیە ڕای بەڕێستان لەم بارەوە چییە؟ بە بڕای من لە ترسا لە داپۆشینی ئەو کەمتەرخەمیەیە کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی بە لانی کەم سێدەیە ڕابردوو بۆ مەسەلەی پاراستنی ژینگە گرتوێتە بەر دوو ڕۆژ ماتەمینی بۆی کە تووڕەبوونێک کە لە ناو ئاپۆڕەی جەماوەری خەڵکی کوردستانە بۆ گیان لە دەزانی ئەو سێ ئازیزە لە ئارادا بوو بە خەڵکی شاری سنە داپۆشێت و نیشان بدات بۆ بە شێوەی ڕیاکارانە نیشان بدات کە ئەوانیش هاوسۆز و هاوخەمن خەڵک هاوسۆزی و هاوخەمی ئەوانی نەگەرێت خەڵک هاوسۆزی و بەدەربەستبوون و ئەوان لە پرسەکانیانە نەوێت خەڵک ئیمکاناتیان ئەوێت بۆ پاراستنی ژینگە خەڵک ئەگەر پێی وایە ئاویەرەکەیان ئەگەر سووتا ئەبێ فەورەن ئەو هەلیکۆپتەرانەی کە چوون جەنازەکان بێننەوە پێشەوەی جەنازەیەک لەسەر زەوی بکەوێت ئەوان هەڵوێز بگن و بچن ئاگرەکە بکوژێن خەڵک ئەوەیان نەوێت خەڵک ماتەمینی و عەزای عمومیان ناوێت خەڵک بە ئەندازەی کافی ئەوەندە ڕێکخراو هەیە کە فەراخانی ماتەمینی بدا فەراخانی ئاعتساب بدا فەراخانی هەر حرەکەتێکی جەماوەری بدا پێویستی بە ئوستاندار نییە بۆ تایسە بۆ حرەکەتە جەماوەریەکانی تر پارێزگای کوردستان یا ئوستاندار یا فەرماندار یا هەر کاربەدەستێکی کۆماری ئیسلامی فەراخانی داوە بۆ خەڵکە خۆیان ڕێکخراو مەدەنیەکان بۆ دەنگ هاتوون فەراخانیان داوە خەڵکیش احتمادی زیاتریان بە ڕێکخراوەکانی خۆیان هەیە کە لە ناو خۆیانە دروستیان کردووە نە بە پارێزگاری سنە
بەڵام ئەمەی کە پارێزگاری سنەکردی اتفاقا نە هاوخەمبوونە، نە بە دەربەستبوونە، نە لە خەمێکی زۆر و هاوخەمی زۆریە بۆ بنەماڵی عزیزە، بەڵکو شێوازێکی ڕیاکارانەیە بۆ داپۆشینی هەموو کەم تەرخەمیەکانی کۆماری ئیسلامی بەتایبەت کە بەنسبەت ژینگە و چیاکانی زاکرۆس و تایسا نەک لە سنە و لە باقی شارەکانی کوردستانیش گرتوێتە بەر. خەڵکیش دڵنیام هەروەکو لە ڤیدیۆ هەواڵەکانی ئەوەیە بڵاو بۆتەوە تا ئێستا فریوی ئەم نەوع ڕیاکارانە ناخۆن، دەستیان ڕوونە بۆ هەموو جەماوەری خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان هەر هەڵوێستێک هەر هەنگاوێک کە هەڵیەگرن لە ڕێگای لایەنەکان و ڕێکخراوەکانی واقعی خۆیانەوە نیشانی دەدەن، نە بە گوێی پارێزگا و فەرماندارەکە، نە بە گوێی هیچ کات بەدەستێکی دەسەڵاتدار ناو کۆماری ئیسلامیان ناچن. بەڵێ زۆر سپاس هاوڕێیاکۆ. لە پەیامی ژمارە دووی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە چ پەیامێکی سەرەکی بۆ گەنجان هاتووە و چۆن ڕۆڵی گەنجان لە پەیوەندیدانی نێوان بەرگری لە ژینگە و چاکسازی سیاسی و پاراستنی ژینگە دەکرێت؟ لە قسەکانی پێشوم هاتوو ڕێکخراوە مەدەنیەکان ئەرک و وەزیفەیان لە پێشە، ئەرکیان بارهێنان و ڕاهێنانی خەڵکە، بەتایبەت ئێستا مەوردی ژینگە باس دەکەین. لە مەوردی ژینگەوە ئەبێ خەڵکی کاری ئەوانەوەیە خەڵکی بەتایبەتی کوردستان و نەوەکانی داهاتووی کوردستان بار بێنن کە مەسئول بن بەنسبەت ژینگەوە. کاری ئەساسی ئەوان بارهێنان و ڕاهێنان و ئامۆزشە. کاری ئەساسی ئەوانیش دروستکردنی ئیمکاناتە ئەگەر دەسەڵات لە ڕێگای حرەکەت‌های جەماوەریەوە پێک بێنن بۆ ئەگەری ئیتفاقاتی ئاوا لانی کەمی ئیمکانات لەبەردەستیانە هەبێت. کۆمەڵە لەو ڕاگەیانی بەشی دوایە وێ ڕای بە پەرۆشبوونی بۆ ئەو ڕووداوە کۆماری ئیسلامی بە هۆکاری سەرەکی گیان لە دەستدانی ئەو سێ عەزیزە ئازارێت. وە پێی وایە ئەگەر کۆماری ئیسلامی هەرزوو بەدەم ئاگرەکەەوە بچوایە و لەو ئیمکاناتەی کە بۆ سەرکوت و سەرکوبی خەڵک بەکاریەهێنێت، لەو هەر لەو ئیمکاناتەی کە کەڵکی وەرگرت چوو جەنازەکان و بریندارەکانی هێنا خوارێ لە شاخی ئاوێر، ئەگەر هەرزوو بەدەم ئەوە بچوایە ئەو ئیتفاقانەش ڕووی نەئادا. من لە پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە شتێکی تریشم، یعنی شتێکی تریش دەتوانیت دەربێنیت، ئەوەیە ویژەوەیە کە گەنجان و لاوانی کوردستان دەبێت وشیار بن ئەگەرچی پاراستنی ژینگە، ئەگەرچی مانەوەی ژینگە و بەخەمەوەبوون بۆ ژینگە پارێزی ئەرکێکی گرنگ و هەنووکەی هەمووانە، بەڵام ئەرکی سەرەکی لە ئەستۆی دەسەڵاتە. ئەم نانە پێویستین بۆ دواهاتووی دوا ڕۆژمان دەبێت ئەم گەنجانە بە شێوازێکی تر واردی عەرسەی مبارزە و خەبات دژ بە کۆماری ئیسلامی بن. ئەگەر لایەنگری مافی مناڵین، ئەگەر لایەنگری ئازادین، ئەگەر پێمان خۆشە کۆمەڵگایەکی شیاوی ئینسانیمان هەبێت، ئەگەر پێمان خۆشە ژینگەیەکمان بێت کە ئینسان و دار و درەخت و هەموو بوونەوەرێک تایە بە ئاسانی پێش هەموو شتێک ئەبێ و زە و توانایی خۆمان بەکار بێنین بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی. بەگەشت ئەم ڕووداویە ئەو ڕووداوا چوون تا پێی گیان ئەگەرچی کارێکی باشە، ئەگەرچی وتم ئەرکێکی پیرۆزە، بەڵام هیوادارم بە شێوازێکی منطقیتر، بە بیرلێکردنەوەیەکی ژیرانەتر بەگەشت ئەم ڕووداوگەلایە بچین کە گیان و ژیانی ئازیزەکانمان نەکەوێتە مەترسیەوە و هەموو زە و توانایەکانی خۆمان بخەینە گەڕ، بیخەینە کار بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی. من جارێکی تر پرسە و ماتەمینی ئاراستەی بنەماڵەی ئەو ئازیزاکەم، ئەو ئازیزانە ئەەکەم کە گیانیان بەخ کرد، کاک حەمید و کاکە چیاکۆ و کاک خەبات و هیوای سەبوریم هەیە بۆ بنەماڵەکانیان. هیوادارم کە بریندارانی ئەو ڕووداوەش هەرزوو بەزوو چاک ببنە و بگەڕێنەوە ئامێزی گەرمی بنەماڵەکانیان. جارێکی تر دووپاتیەکەمەوە هۆکاری هەموو نەهامەتیەکانی کۆمەڵگای ئێران و کوردستان مانەوەی کۆماری ئیسلامیە لە دەسەڵات. تەنیا ڕێگاش بۆ ڕزگاری هەمووان،
چ مرۆڤەکانی ئەو کۆمەڵگا و چ ژینگەی کوردستان و ئێران ڕووخانی کۆماری ئیسلامیە ئەبێ هەموو زۆر توانایەکەمان بۆ ئەو بەشە بخینەگەڕ. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەنجامی کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بووی. سپاس بۆ ئێوەش. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشن.